بۆ نمونە کەسێک بیناسازە ئەندازیاری بیناسازیە ئەم کەسە بینات بۆ دروست دەکات بەڵام لە عینی کاتە ئەم کەسە چیشە ژەنیارە یعنی هەر هینەکە بڵێن ئەندازیارەکەش لە عینی کاتیشا ژەنیارە ئەو کاتە کە تۆ دەڵێ ئەم بینایەکێ دروستی کردووە دەڵێ ژەنیارەکە دروستی کردووە بەڵام ژەنیارەکە ژەنیاریەتیەکەی بەشداری نەکردووە لە دروستکردنی بیناکە ئەندازیاریەتیەکەی بەشداری کردووە ینی بەوەی کە ئەندازیارە بیناکەی دروست کردووە نەک بەوەی کە ژەنیارە دروستی کردووە ئەلێرەوە ئەمەی کە ژەنیارە دروستی کردووە تۆ بەڕواڵەتی دەڵێی ژەنیارەکە دروستی کردووە ینی هەر قسەیەکە دەیکەی و ئەمە بیناکە دەدەیتە پاڵ ژەنیارەکە داوتەتە پاڵ دروستکەرێکی ڕواڵەتی دروستکەرە ڕاستەقینەکە کێ ئەندازیارەکەیە ئەمەیان پەیوەندی ئەم کارە ڕاستەقینەیە کە بیناکەی دروست کردووە لەگەڵ کارە ڕواڵەتیەکە کە هەر ئەماڵگریەتی پەیوەندی ئەم بە بیناکەوە تقریبا دەتوانین پەیوەندی بەخت وەک هۆکارێک بە هۆکارە ڕاستەقینەکەەوە ینی بزانین لە ڕێگەمەوە کە چۆن بەخت هۆکارێکی ڕواڵەتیە لەو ڕووداوە وەکو چۆن ژەنیاریەتی ئەندازیارەکە شتێکی ڕواڵەتیە لە دروستکردنی بینەکە ینی ژەنیاریەتی ئەندازیارەکە مشارەکەی نەکردو مشارەکێکی فعلی نییە لە چیە لە دروستکردنی بینەکە لەبەر ئەوە ژەنیارەکە بە دروستکاری ئەو شتە دەزاندێت لە عینی کاتی شاچی نییە دروستکار نییە بەڕواڵەتی دروستکارە ئەوەی دروستکارە ینی ئەندازیارەکەی ناو ئەم کەسەیە نەک ژەنیارەکەی ناو ئەم کەسە ژەنیارەکە بیکە نەگەیشتۆ بە ئاکانی خۆی نەگەیشتۆ بە ئەنجامی خۆی بەڵام چی گەیشتۆ بە ئەنجامی خۆی ئەندازیارەکە گەیشتۆ بە ئەنجامی خۆی جا لێرەوە ئێمە دێنە سەر ئەوەی کە ئەو هۆکارایی کە بە بەختە ناگات بە ئاکامەکەی خۆی بەڵام ئەوەیان کۆ هۆکاری ڕاستەقینە بە خۆیان هۆکارن ئەوانە دەگەن بە ینی لەوەی کە ڕوو دەدا دەگەن بە ئەنجامەکەی خۆیان ینی ئەمە هۆکارێکە بۆ ئەنجامێک ئەم ئەنجامە ئەنجامی هۆکارە ڕاستەقینەکەیە ئەنجامی هۆکارە ڕواڵەتەکە نییە کەواتە هۆکارە ڕواڵەتەکە کاری نەکردووەتە سەر شتێک کار تێکەر نییە ئەوەی کە کاری تێکراوە هۆکارە ڕاستەقینەکە کاری تێکردووە و کاریشی تێکراوە یعنی چی یعنی هۆکارەکە ئیشی خۆی کردووە لەسەر ئەوەی کە کاری تێدەکات